سلاافو هیوین دما خوش از داخل شما بخیر هاتنا و دیکم جبو دما گدی کورت کونکشن لیره لواشتن دنگی امریکا لەلای منیژەوە حەیدەر کەریم ئەم کاتتان خۆش لەم بەرنامەیە کورد کۆنێکشندا ڕێبەری باڵای ئێران دەڵێت تەنانەت گەر ڕێککەوتنە ناوچەکەی ئێران سەر بگرێت ئەوە ئێران دەرگاکانی بەڕووی هێزە بیانیەکان ناکاتەوە یەکەیەکی تایبەتی کە لە 500 پێشمەرگەی ژن پێکاتوە پاش گەڕانەوەی لە کۆنتڕۆلکردنەوەی گوندێک گەڕاونەتەوە بنکەکەیان لە دەرەوەی هەولێر کاربستانی کەمپینەتەوە یەکگرتوەکان لە کوردستانی عێراق خەریکی خۆ ئامادەکردنن بۆ شەپۆلەی دیکەی ئاوارەی عێراقی هەروەها میوانی بەرنامە هونەرمەند عەدنان کەریمە بەڵام لە پێشدا لەگەڵ ڕووداوی تر لە تایلەندێ کاربدەست دەبێژن بانکۆک بووە ئەرمانجا تەقینا دوێ پشتی تەقینا یەکێ پتر 20 کەسان کوشتین و نێزیکی 120 تان بریندار کرین لە پەرزگاکە نافدار یا پایتەختی کاربدەست بەرێ خوا دەدەن بەرگومانێکی کامێرەیەک تەلەڤیزیۆنی وێنەیەوی گرتیە پۆلیس دەبێژا دێ تەقینا دوێدا 24 دەمژمێران پشتی یایەکی کەس بریندار نەبووە بڕێڤەبەری پۆلیسی نیشتیمانی گوتە ئاژانسا ڕۆیتەرس بەرگومان دێ ڤیدیۆیەکێدا دیار دەبتن چانتەک لە پشتی بووە دە پێڕاوی چانتەی خوا دانایە حکوومەت دەبێژا هێریشا لەسەر ناوەندێک بازرگانی لە پایتەختێوان لە دەمێ قەرەباڵغێ بمەبەستا تێکدانا ئابووریە وڵاتی بوو هەتا نەهاژی کەسی بەرپرسیاریاخوا ژ تەقینێ ڕانەگەهاندیە کاربدەستانی ئەندەنووسیا دەڵێن هیچ کەسێک دەربازی نەبووە لە ناو ئەو فڕۆکەی کەوا ڕۆژی یەکشەمە لە بەشی ڕۆژهەڵاتی وڵاتەکە کەوتە خوارێ تیمەکانی ڕزگارکردن و گوندنشینەکان نێزیکەی تەرمی 54 کەسیان لە قوربانیەکان هەڵگرتوتەوە و سەرقاڵی گواستنەوەیانن ڕۆژی سێشەمە بۆ یەکەم جار تاقمەکانی گەڕان گەشتونەتە شوێنی کەوتنە خوارەوەی فڕۆکەی 267 تریناگا لە پارێزگای پاپەوە ئەمەش پاش دواکەوتنی بەهۆی کەوتنە خوارەوەی و بە تەواوەتی تێکشکانی ئەو فڕۆکەیە لەسەر ڕادارەکان دیار نەما کەمێک بەر لەوەی لە ئۆکسبێل بنیشێتەوە کە لە گەشتێکی کورت لە جای ئاپۆراوە هاتبوو بێجگە لە 54 کەسی سەرنشینی فڕۆکەکە 470,000 دۆلاریشی تێدا بوو کە بریتی بوو لە یارمەتی حکوومەت بۆ دابەشکردنی بەسەر خێزانە هەژارەکان ئۆگەمیەک هاوارچۆنێیە نەرویجی گەشت سیسەلی لە ئیتالیا و 416 پەنابەر ڕزگارکن و گەهاندا بەندەرین ئۆروپی لێ دەگەڵ تەرمی 49 قوربانیان ژە ئەفریقا دە دەریا ناڤەڕازدا خاندقینە تارم دێ کامیۆنەکە گەمیەکێ دابوون گەشت کاتانیا پشتی نۆبەدارین دەف ئاڤان 113 کەس دگەمیەدا یان گەمیەکە ماسی گراندا ڕزگارکردین ڕۆژە شەمبی ئەو ژێ لیبیا دەرکەت بوو 103 پەنابەرین دی دگەمیەکە نەرویجیدا ژالیە گەمیەکە هێزن ئەڵمانی هات ڕزگارکردن پتر ژە 2300 پەنابەر ئەف ساڵ مرنە دەڕێکا پەنابەریە دەژ بۆ ئۆروپا پار 2014 ژمارە قوربانین پەنابەریە 3279 بوون. علی خامنەیی ڕێبەری باڵای ئێران دەڵێت تەنانەت گەر ڕێککەوتنە ناوچەکەی ئێران پەسەند بکرێت ئەوە ئێران دەرگاکانی بەڕووی نفوسی بیانی ناکاتەوە ئەو تارەتوندەی خامنەیی ڕۆژی دووشەمە ڕاگەیەندرا هەرکە سەرۆکی و توێشکەرانی ئێرانی لە هەوڵی بتەوکردنی ڕێککەوتنەکەدا بوو کەوا بۆ ئێران مانای سوکردنی گەمارۆکانە کە پەچی ئابووری ئێرانی خستووە ئایەتوڵڵا عەلی خامنەئی ji بۆ girseyeka mezina cemawerî bi amadebûna dezgehên ragihandinê gotara giring xwand. Ev rêkeftina ku hîn nediyare bête pejirandin li Îranê û Amerîka ji wan be ku ew ê Îranê ji desthelata wan re veke me ev rê girt û bêguman em ê di demên bê de jî bigirin. Çend caran gotara Xameneî dihate birîn ji aliyê amadebûyan ve bi dirûşmên mirin bo Amerîka mirin bo İsraîl û Brîtanya. حکومت اسرائیل و گلک اندامن کنگرسی امریکی بتوندی دجاتیا ریکتنا دگل تهران دکن جبر پشتوانیا وی جبو کومالن تروریستی اوین هریشا دکن سر اسرائیلی تیبینین اولدار ایرانی روژا دوشنبه بیانو داوان کسین رجدی دکن کو سستکرنا دورگرتنین آبوری لسر ایرانی دیشیانی بداتی دست حالات خوا برفرهتر بکتن هر کسی کۆمارە ئیسلامی دێ بە تەمامی پشتگیریە هەر یەکی بکە کۆ لە بەرامبەر ڕێژیمە ئیسرائیل ڕادوەستە و بەرخوادانێ هەمبێز دکە. Di hemandemda wezîrên derveyên Îran û Rûsya hevbîr bûn ku rêketina çardê meha heft li Viyana
دێ پەیوەندیان هەردوو ئالیان بەهێزتر بکەتن. پەیوەندیان me baş bûne û ev peyman dê karîgeriyeke erênî li baştirkirina van peywendiyan dê gelek waran de hebe wekû aborî, berevanî û warên din. پەیڤدارێکی حکوومەتە ئەمریکی پشتڕاست کرد و ڕێککەتنا دیگەل ئیرانê ve biriye bi rêgirtinê li Tehranê di proseyê avakirina çekê navokî de. There are other issues with Iran. Gelek pirsgirêkên din hene ku em bi Îranê re li ser li hev nakin. Bi taybet jî çalakiyên wê yên nearamkirina herêmê. Tiştek dê neyê guhertin derbarê wê rastiya ku em ê hemû alavên pêwîst bi kar bînin, îcar eger ev alav dîplomasî, aborî yan leşkerî bin, da ku em danûstandinê bi wan çalakiyên Îranê re bikin. Heta eger pirsa navokiya Îranê çareser bibe, bi awayekê serkeftî, İran û Amerîka dê weka dijber bimînin li hember jimareka pirsan weka İsraîlê û her wesa Washington û Tehran piştevaniya layanên dijhev dikin di şerê Sûriya û Yemenê de. Jimareka jin û zarokên êzdiyan ji destê Daeş Komela Dewleta İslamî hatine rizgarkirin. Gelek ciwane bi pere ji bazirganên nû yên mirovan hatine kirin. Lê çend çalakvanan jî rolek baş leystiye di rizgarkirina wan da. Peyamêrê dengê Amerîka li Musulê Kawa Umer digel yek ciwan çalakvanan axiftiye. Piştî karesata Şengalê bi hezaran keç û jin û zarokên êzdiyan ketine destê Daeş da û hatine dabeşkirin di çarçûvê ewan deverdariyên destê wan da mîna bajarê Mosul û Reqqayê û Telehfer. Lewma her keçeka hate qurtalkirin çîrokeka sey li paş xwe têlîtin. Nehmeha agirtîbû min Sûrî min telefonek peyda kir û muşbirayê xwe re lîda. برای مگوتم از رقم که دمتا بجیرالی دویتا خلاص که رقم ابو شجاع دامه از خوشکم خلاص کرد زلا من هاتن از خلاص کرد نزاکی بو ابو شجاع جناس ندکر ما صاحب ماری نزاکی بو عثمان حسن علی آغا خلک شنگالیه لگوند خانه سور هاتیه سر دنیای و نوکه باب 12 زارویه هاتیه نافکرن به ابو شجاع یانکو باب مرخوازی ابو شجاع 40 سالی حتی نوکه پتری 348 که جوجن و زاروین ازدیان قرطال کرینه دست داعش و گلک جاران به ریکن قاچاق در باسی سنور باجار رقای بویه یکی هندک کسا قرطال بكات. خو بداية عملية وقت دست بيت كي حتى تخلص نجي منطقة أمان خارج حدود وقع عنقودي خارج حدود الدولة الإسلامية داعش همو خطورة تشتغنين أنا خطورة إذا خطورة همو جيجي ده هي از البداية از درباز مو طبعا خطورة هو ترسك زيادة هذا برمي بس مع عمرو الزمن يعني لوي وقتي ما شو ما هدفه معاني جاره هربري ما هفت آنين يك إنسان هنجش دستي كسي خلاص نبو مو هر هفت آنين يعني ترجع عجز يدش مرة شيبو ترجع عجز يدش مرة شيبو الشغلية خبر دوامكم جد سبيكا جرتنا خلق سويل جبال داعش و حكومت هرما كردستاني بآوائك اكسر نویسینگه هکا تایبت بو کاروبارین آواران وگریه به ریکا اوه نویسینگه خرجین اوان کسان دهنه داین اوین دهنه قرطال کرن حتى جهش مسألة هنديك وأم دست بكين أفخل كمية دست داعش دا و جناب السروكي أنجماني أمر كر و همي حول بين دانكو أفخل كبيتا رزقار كرن دي فرمان جناب السروكي كردستاني ماجي دست بكر بفيرك حتى نكجي نزيكي 1900 كسايت هاتينا رزقار كرن جداز داعش 412 مروف شوار داعش يتبردان سر دو وجبه وجبه جي الحفتي هيفا ايكي هاتينا بردان ووجبات والهشت هيفا چاري هاتينا بردان يدجيت هاتينا رزقار كرن بجهودة حكمة هرما كردستاني دهيت ازانين كو سرجم آفرت و زاروين هاتينا قرطال كرن دهيت 1448 كسان 523 رگز نيرنوس 925 رگز منه بله بگوراي نویسینگه ها کاروبارین آواران سر به حکمت هرما کردستان و کو پرانی اوان کسان بر ریکا نویسینگه ها نافهاتی هاتینا قرطال کرن کاو عمر دنگ امریکا دهوک لەناو هێزە تایبەتیەکانی پێشمەرگەی کوردستان یەکەیەکی تایبەتی هەیە کە لە 500 پێشمەرگەی ژن پێک هاتووە
پاش گەڕانەوەی پێشمەرگەکان لە کۆنتڕۆلکردنەوەی گوندێک لە دەست داعش گەڕاونەتەوە بنکەکانیان لە دەرەوەی شاری هەولێر. با پیرەحمەد ئەم راپۆرتەی ئامادە کردووە. شەروانên Kurd ew li pêşiya şerê tundreyên Daeş dane li Herêma Kurdistanê niştimanperwerin. Her wek ew dengê Amerîka digel peyivî. Merziya Behaeddin Yusuf li sala 2012 di jiyê 19 salî da bû pêşmerge, babê wê jî pêşmerge bû. Ew dibêje bo bergiriyê li welatê xwe ya bûye pêşmerge û bawer e ku babê wê jî şanaziyê pê ve diket. ما لسری موصل بون لهجومی وانکی بجداری مان کرد و شانبشانی برای پیشمرگکان و لبرکانی جنگ بون چون اوان واجبان گیری مشروع واجبان گرد. چیمنگوران حسین لسالا 2012 وک پرستیار هاتیه ناو ریزین پیشمرگه. هر شش خوشکو براین وی پیشمرگه نه. او دبیجه حزدکه شو بکد لی نکارید هم پیشمرگه بیت و هم جانا هفسری پیک بینید. یک داعش نشد بیت پیش یک بسته آخو خوش و نودمی حتی مریتیش دیوت و بیتن از دل پیشیا شربم گلو شرکم. مرزیه دیگل براین خوین پیشمرگه بجدار بویه دگرت نوا بنداوا موصل. با پیر محمود دنگ امریکا. و هزین پاراستنا گالیه پکی دی بیجن دما او مجولی شر درخستن و شکاندنا داعشن شروان وان راستی بمباران کرنه دی بین جالی هزین ترکیه ولی ترکیه وان راپورتان حاشا دکا پامری دنگی امریکا لقامشلو زانا عمر سردانا بروکه کی شر یا پکی کریا و اف راپورت گهاندیا یپکی دبیجه گو شروانین وان لراستی ایریشن ارتشا ترکی تین لگوندی زور مغار لنافچیا کوبانیه بارگه که یپکی لراستی ایریشکه روکتین تانگان هاتن. شروانین یپکی این لزور مغار جبو کامیرادنگی امریکا تکس کرن گو او تانگ یا ارتشا ترکیه بو و روکت جه خاکا ترکیه بر بپارگاه مه هات. جویتا پیواتا پان ترکان تركت بين ما تشتكنا فيت اما بيلي كو تونغ فيتا بي اوفيت روكيتي وان توم دوز هوتنا من ها كو جربوا سي نولي ناتركون بيجين كو داعش اوفيت نماش جربوا لسه وجفر دواري داخویانی کنی ویسکی ده فرمانداریا گشتیا یکنی پاراستنا گل یپگه داخواز ش حکومت ترکیه کر گو بیرین ایریشا لسر شروانین وان جالی ارتشا ترکیه و دوا باوره زلال کرن بردف که فرمانداریا گشتی فرماندار ریدور خلیل آنی زمان گو ایریشن ارتشا ترکیه به حوالین خوره یین کوالیسیون ناو نتوی لدیجی داعش هفبار کرن بگومان افانا بن پیکرین ایگو دولت ترکیه لدیجی چپرین یکینه پاراسنا گل یپگه لدارزخینه اف بویرانا تواهی bu koalisyonu rahatına parve kirin. Xeberi wan jê çêbûye her wiha bi awayekî fermî daxuyaniyên YPG jî çêbûye zelalkirina vê rewşahanê ji aliyê Tirkiye daxwaz kiriye. Derbarên nêrîşên serî YPG de hikûmeta Amerîkî çend caran Tirkî hişyar kir got êrîşan nebe ser yekîniyên parastina gel. Du bûyereke din de li Serrînê Rêdûr Xelîl tekez kir got êrîşa Daişê li ser bajarokê Serrînê pêk dihat di dema gobalaferên Tirkiyeyê li ser ezmanê Serrîn û Kûbanê difiriyan. Di heman demagog balafer difiriya bajarokê Serrînê li rastî êrîşeke pir mezin ya çeteyên Daişê hat. Di encama wê de jî heft şervanên yekîneyên parastina gel YPG şehîd ketin. Ev mijarana hemî pêwîst e dewleta Tirkiye zelal bike. Çima van bin pêkirina dike di demekê de gog şerê xwe li hemberî Daişê îlan kiriye. Hêjaya gotinê di dema dawî de YPG hikûmeta Tirkiyeyê tawanbar dike dibêje got Tirkî şeş şervanên YPG yên birîndar radestî cebhetûn Misra kir ya bi ser rêxistina Qaîdê ya teror ve. Ew şeş şervan di şerê li dijî Daişê li Kûbaniyê birîndar bibûn û bi mebesta dermankirina wan bi fermî derbasî Tirkiyeyê bibûn. Lê niha rewşa ew şervanana nediyarin. Zana Amer dengê Amerîka. قامشلو داخل لو راپۆرتەی زانا عمر و هەروە لە راپۆرتەکەی پێشتریشکە بیستمان ڕۆلی ژنی پێشمەرگە لە شەردا بە تایبەتی ئەوە لەوەوە زیاتر دەستی پێکرد ئەو شەرکارانی یەپەگە و یەپەژەکە لە سووریا بوو
کوردەکانی سووریا و ڕۆڵێکی باشیان بینی و هەروە ناوبانجی کوردیشان بەڕاستی بەرز کردو بەپێی هەموو ڕۆژنامەکان و دەستگاکانی ڕاگەیاندن. ناودەنگی ژنا کوردجی وان ڕاستی بلند کرد و بەرز ڕاگرت. چکو گەلک شوانژی دشتەڕێ داعش شەهید بوون تو زانی گەلک شوان شەڕێکی گەلک باش دکرد تایبەت دی کوبانیدا تو زانی وان پار یعنی دبەری ساڵێکیان چەند مەهان وەختی ئەو شەڕ دەبوو داعش دگۆ ڕەڤیان دگۆ مەنەفێ بێن کوشتن بەستێ ژنا چکۆ گەر دەستێ ژنای بکە بێ کوشتن و ناشتانی بەلام راپۆرتا زانە عومەر دەوەکتە دیتیژی حەیدر بەحسی هەندێک کردن کات تورکیا چاوات گەل یاپەگەل گەل هێزین کوردان لێ ڕۆژ ئاوا ڕفتاری بکە ینی ڕاستە و کا بدەستن ئەمریکی بفەرمی و بە ڕاگەهاندنێ دەبێژنە تورکان بەلاخواژ بەلاخوا یان شەڕی نەفرۆشنا یاپەکێ دەبێ ئەوەن دوور یاپەکێ بەپێی ڕاگەاندەکان تا چەند ڕۆژ تا چەند ماوەی لەوە پێشەنی ئەو پێشبینی ئەوە نەکرا بۆ شێوەی ئەمریکا پشتیوانی لە بەتایبەتی لە یەپەگە و لە پشتیوانان کورد بکاتن بەڵام زۆر بە ئاسانی ئێستا زۆر بە شێوەی ڕاشکا و پشتیوانێ دەکاتن هەروە سەبار دوم راپۆرتی کاربەستانی کامپەکانی پەنابەران لە کوردستانی عێراق ئێستا خۆیان ئامادەکەن بۆ شەپۆڵێکی هاتنی پەنابەری نوێ خۆ دەزانی لەبەرەوەی چاوەڕوانی شەڕش دەکەن لە شوێنێک لەبەرەوەی لەوانەیە لە مووسڵە بێ مەسەلەی مووسڵ بێ باسی هەموو عێراقەکانی شەپۆڵێکی زۆری پەنابەر لەوانەیە لەم ماوەیە دابێتن بۆی خۆیان ئامادەکەن شوێنیان بۆ دابین دەکەن دەوارم ئەو شەپۆڵە زوو نەبی ڕوونەدا بە سەری راپۆرتەکە بکەین. لەوەتەی شەڕی دژی تونندڕەوە ئیسلامیەکان لە ساڵی 2014 بەرپا بووە بە هەزاران ئاوارەی عێراقی ڕویان کردوتە کوردستانەوە. جۆزف مارکس ڕێکخەری کاروباری پەنابەرانی نەتەوە یەکگرتوەکان لە هەرێمی کوردستان دەڵێت ئێستا ژمارەی ئاوارەکان 1,300,000 و دانیشتوانی کوردستانیش تەنیا 5 میلیۆنە. جا توانای لە خۆگرتن سنووردارە و لەم دەمەدا توانای وەرگرتنی ئاوارە بە تەواوی پڕبۆتەوە دەکرێت بە چاوی خۆت ببینی کە بۆ ئەو خەڵکانەی هاتوون دەبێت دەستیان بە پێویستیەکانی تەندروستی خوێندن و ئاو کارەبا ڕابگات. لە هەندێک لە بەشەکانی کوردستان 25 بۆ 30 لە سەتای خەڵکی ئاوارەی عێراقین و کوردستان هەر لەوە پێش بەرەوڕووی قەیرانی ئابووری خۆی بۆتەوە لەگەڵ ئەوەشدا چاوەڕوانی ئاوارەی زیاتری عێراقی دەکەین. ئەگەر بڕیار بێت مووسڵ کۆنتترۆل بکرێتەوە ئەوە دەبێت ئێمە ئامادەی ئاوارەبوونی زیاتر بین بۆ ناو هەریمەکە ئەو بێگومان پێویستیمان بە چادر و کەلوپەلی تەنگەتاوی دەبێت. ئەگەر بێت و خەڵک لەو ناوچانە ڕابکەن کە ڕەنگە شەڕەکە بیانگرێتەوە دەبێت پێداویستیەکانیان بۆ دابین بکەین. هەر ئاوارەی نوێ نین کەوا پێویستیان بە یارمەتیە ئەوانەی کەوا لە هوتێلەکان ژیاون یاخود لە بینایە تەواو نەکراوەکان ئێستا دەپارڕێنەوە بخرێنە کامپەکانەوە ئەمە بە وتەی بەڕێوەبەری کامپی بەحرکە. ئێمە چاوەڕوانی ئەوەین ئەم مەسەلەیە یا ئەم قەیرانە هێشتاش بەردەوام بێت و چاوەڕوانی هاتنی خێزانی زیاتر دەکەین کە دەبێت پێویستەکانیان و پناگاکانیان بۆ دابین بکەین. بڕۆ ناو کەمپەکان و پرسیار لە خەڵکەکە بکە لە ڕاستیدا هەتا ئێستا هیچ ئومێدێکیان نییە بۆ ڕاوەستانی ئەو قەیرانە. لەبەر مەترسی کۆڕەوی بە کۆمەڵ لە هەرێمەکە بۆیە ئاژانسەکان هەر لە ئێستاوە داوای یارمەتی زیاتر دەکەن. سلاوین دووبارە پترێژی ساڵێکی خەڵکی باژارۆکی سلێمان بەک لە هەریما یان پارێزگاها کەرکووکی ji ber êrişên Daeş ji malên xwe reviyane lê piştî derxistina milîtanan kar bi dest rênadin wana vegerin malên xwe hinek ji wana hêzên heşdê şeabî tawanbar dikin û hinekê dî dibêjin ji ber ku bajarokê wan ji bombên çandî nehatiye paqişkirin. Pemrê dengê Amerîka Dilşad Enwer seredana wan penaberan kiribû. ئاوارەکانی سلێمان بەک کە ئێستا لە دەشتاییەکی ڕەقوتەقی تەنیشت زنجیرە چیای غەڕەی 5 کیلۆمەتر باکووری ناحیەکەیان جێگیر بوون. ئاماژە بەوە دەکەن میلیشیا شیعەکان ڕێگەی گەڕانەوەیان بۆ سەر ماڵ و حاڵیان پێنادەن. ئەو شوێنەی ئاوارەکانی تێدا نیشتەجێ بووە کەوتووەتە ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەوە و وەکو خۆیان دەڵێن لە ڕووی ئەمنیەوە گرفتیان نییە
بەڵام پێداویستیەکانی ژیانیان بۆ دابین نەکراوە. في شهر الثاني جو دواعش لە مانگی دوو داعش هاتوو نائارامی و ناخۆشێکی زۆر کەوتە ئەم ناوە و ئێمەش ڕامان کرد. لەو کاتەوە وەک دەبینن بارودۆخەکەمان زۆر خراپە و نە ئاومان هەیە و نەکارەبا. هەوڵی گەڕانەوەش دەدەین، بەڵام جەماعەتی حەشت ناهێڵن بڕۆینەوە و دەڵێن ئەمە پەیوەندی بە عەشیرەتەکانەوە هەیە، بەڵام وانە چونکە ئێمە دەزانین کە داعش ڕێکخراوەیەکی تێرۆریستی نێونەتەوەییە. ئاوارەکان گرفتی مادیان نییە و خاوەنی بارهەڵگر و جۆرەها ئۆتۆمبیلن، بەڵام ئاوارەیی وای کردووە نەتوانن کار بە ئۆتۆمبیلەکانیان بکەن و بیان وەستێنن. ئەوە ساڵێکە سلێمان بێگ ڕزگار بووە و ئێمەش بە هەموو ڕێگایەکەوە تەنانەت لەگەڵ حکوومەتی ناوەندیش هەوڵمانداوە بگەڕینەوە، بەڵام ناهێڵن. میلیشیا ڕێگە بە خەڵک نادەن بگەڕێنەوە و ئێمەش لەم بارودۆخەدا ماوینەتەوە. ئاوارەکان لە ناوچەی غەڕە خێوەتیان هەڵداوە و شوێنی نیشتەجێبوونی کاتیان دروست کردووە، چونکە وەک خۆیان دەڵێن چاوەڕێ ناکەن بەم زوانە میلیشیا شیعەکان ڕێگەی گەڕانەوەیان بۆ سلێمانبەگ پێ بدەن. لم تعود ولا عائلة واحدة منذ 13 شهرا. لە ماوەی ئەم 13 مانگەدا یەک خێزانیش نەگەڕاوەتەوە. نوێنی هەمووان عەرز و ئاسمانە، ڕێگەیان پێنادێت بگەڕێنەوە بەو بیانوویە کە خانووەکان و شارچەکە بۆم ڕێژکراون و شارەکەش پاک نەکراوەتەوە. وەچەک و تەقەمەنی شاراوە لە ناو خانووەکاندا ماونەتەوە و ئەم بیانوانە بووەتە هۆی نەگەڕانەوەی خەڵک. چەکدارە شیعەکان چەندین جار داوایان لە کورد کردووە ڕێگەی پشکنینی خێوەتی ئاوارەکانیان پێ بدەن، بەڵام بەرپرسانی کورد نیان هێشتووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. هونەرمەند عەدنان کەریم بە سەردانێک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە بۆ سازکردنی کۆنسێرتێک لە دەڤەری واشنگتن و لە میانەی ئەم سەردانەیدا میێوانی بەشی کوردی دەنجی ئەمریکاش بوو. بەڵێن ساڵح بە دەرفەتی زانی و کردیە میێوانی بەرنامەی کورد کەنێکشن. وەکوونەی کونا جەرگم لە تاو هیجرانی تۆیە بە سۆزینەی دەسووتێم و بە ناغمەینەی دەناڵێنێ. من خۆشترین کاتم ئەو کاتەیە کە گۆرانیەکەم تەواو ئەبێت و کە گوێی لێگرم هەستەکەم کە لە هەستی خۆممدا و ئەو کاتە فرمێسکێکی خۆشی بە چاوما دێتە خوارەوە. زۆر جار چەنە عاشقی من هەمیشە عاشق هەر بۆیە بە شوێن شێعر و گۆرانیەوەی هەمیشە. کاگەدنان ئێمە زۆر جار بەرگوێمانەکەوێ یا دەیخوێنینەوە لە ڕووپەڕی ڕۆژنامەکانە گلەی یەکەیە بەرامبەر بە هونەری گۆرانی وتنوە بەرامبەر بە موزیکی کوردی. ئەم گلەیانە لە جێی خۆیدان. هونەر باخچەیەکە، باخچەیەکی پڕ گوڵی ڕەنگا و ڕەنگە، هەر یەکە و تام و بۆنی خۆی هەیە و هەر هونەرمەندە و جوانەکەی لەوەی ئایا ستایلی خۆی بپارێزێ. ناشبێ هیچی لە یەکتری بچێ، نابێ هەموو یەک ڕنگ بێت، چونکە یەک ڕەنگی جوان نیە بەڕاستی. جیاوازی لە ڕەنگەکان، جیاوازی لە بۆنەکان زۆر گرنگە. بەشەکەی تری کە ئایا با بڕین گەڕە لاوژەیەک هەیە لە ناو مۆسیقای کوردیا و هەموو کەسێ دەستی کردو بە گۆرانیوتن، ئەوە تا حەدێک دەیگەڕێنمەوە بۆ سەر شانی ئەعلامی کوردی. ئەعلامی کوردی هەندێک جار هەیە بۆ پڕکردنەوەی کاتەکانی خۆیان پەنا بۆ هەموو شتێکە بن، بەبێ ئەوەی کە بیر لە کواڵیتی بکەنەوە، بەبێ ئەوەی بکە بیر لەوە بکەنەوە ئایا هەندێک هونەر هەیە، هەندێک گۆرانی هەیە چەند زەرەرمەندە بۆ ناسنامەی هونەری کوردی. چونکە ئێمە بڵێ تو نەڵێیت بەرامبەر بەوەی کە سیاسەت مەدارەکانمان مەشاکلی گەوریان هەیە، گرفتی گەوریان هەیە لەگەڵ دراوسەکانمانە، لەگەڵ ئەوەی کە هەتاکو ئێستا ئێمە نەمانتوانیەوە خاوەنی ئیرادەی خۆمان بین، خاوەنی ناسنامەیەشی نەتەوەی خۆمان بین کە خۆمان وەکو نەتەوەیەک با بڵێن سەربەخۆ بین، دەوڵەتانی دراوسێ و میلەتانی دراوسێ نەک با بڵێن میلەتان ڕژێمەکان با بڵێن دەستیان قسۆتە بینە قاقای کوردەوە. لە لایەشی تریشەوە هونەرمەندانش ئەرشێکی گەوریان لەسەر شانە کە ناسنامەی هونەری خۆیان بپارێزن. ئەزمموی نوێی عەدنان کەریم کە کارکردنە لەسەر شعری هێمن وەکردنی بە گۆرانیەکی درێژ ئەکرێ بۆ بینەرانمانی باسکەی. شعرێ لە شعرە جوانەکانی هێمن عشق و ئازادەکەی
ئێستا بەدەستمەوەیە لە مانگی ئینشاڵڵا مانگی نوێیە ئەچم بۆ چیک لە پراگ لەگەڵ فرقەوەی سەمفۆنی چیک ئەمە تۆمارەکەین کە کارزان مەحموود مۆسیقای بۆ داناوە و مۆسیقای ئێستا خەریشی نووسینەوەیەتی و خۆی ئامادەکە بۆ ئەوەی کە ئێمە چوین نۆتەکان یەکسەر پێشکەش بە فرقی ئۆرکێسترای ئەوێ بکەین وە گۆرانێکە تقریبان پێک هاتووە لە وەکوتم عشق و ئازادەکەی مامەسا هێمن و سێ شعری تریشیم هەڵبژاردو ئەلبومەکە ناوی ئەنێم هێمن ئەمە هەمووی ئەبێ بە یەک گۆرانی درێژ بەر لەوەی کۆتایی بەم دیمانەیەمان بێنین حەز دەکەم گۆرانیەکمان پێشکەشکەی هەر لێرە لە ستۆدیۆ بەبێ هەبوونی موزیک جا باشە گۆرانەکان زۆرن نازانم ئەگەر تۆ اختیارێکی بکەیت تۆ حەز لەکەم گۆرانیە من با من پێشکەشتی بکەم سپاست دەکەم ئەو بژارەیەدا جەماوەری کورد لە سپاست دەکەم کە ئەو بژارەیەدا دەست من ئەلبەتە منێکە لەو گۆرانیانی کە بەڕاستی لەگەڵ یاژیم و بەڕاستی دەمبات گۆرانی ماڵی چۆڵمە بۆیە من ینی ئەم گۆرانیە پێشکەش بە بینەران و با بڵێم پێشکەش بە تۆشی دەکەم ئەم گۆرانیە ڕاستەکەی من لە زمانی کاک سالار عەزیزەوە بیستوو بووم و دوای ئەوەی کە کۆڵیمەوە چەندین هونەرمەندی تریش باڵنیشە لە گۆرانی بێژانە دارویش بۆ ئەم گۆرانی وتۆ بە زمانی فارسی دیارە ئاوازەکە ئەو وەریگرتووە کاک سالار عەزیز وەریگرتووە و شعریشی بۆ ئامادە کردو و دایڕشتووە من ئێستا حەزم لەو گۆرانیە بوو ئیتر ئەسا پێشکەشی ئێوە پێشکەشی جەماوەریەکەم ماڵی چۆڵم ماڵی ساردم ماڵی بێکەس خۆری ڕازم بەو مێدی ڕۆژێکی تر کە هەڵدێ خۆری ئاواتم ئیدی لە شەوەزەنگیشە ئەو خۆرە تاوەداگرین هێندەی هەموو دنیا سپاس بۆ ئامادەبوونێ زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ ئەە چەند بەشێک بوون ژ هەفپەیڤینە دەگەل هونەرمەندی کورد عەدنان کەریم درێژاییە هەفپەیڤینێ لەسەر ماڵپەڕێن دەنگی ئەمریکایان دەنگی ئەمریکا اون دکارن تەماشە بکەن و ڕەڤەندا کوردی لە واشنگتن و دەوروبەر کەی CDC جivînek ji bo nûgehên Kurd rêxist bi mebesta bihêzkirina zanyarî û şiyanên wan sema dizeyî li wir amadebû ev raport gihandiye. پێشبڕکێ و یاری ترڤیا بەشێکە لە کولتوری ئەمریکا هەموو تەمەنێک ئەم یاریە دەکات. کۆمەڵگای کورد لە واشنگتن بە ڕێگای ئەم پێشبڕکەیانە هەوڵ دەدەن مناڵی کورد لە ئەمریکا فێری کولتور و مێژووی کوردستان بن. من شتی زۆر فێربووم لەسەر کەلتور و شوێنەوارەکان لە کوردستان کە نەم دەزانی هەیە و زۆر شتیش لەسەر مێژوو فێربووم نەمانتوانی هەمووی باسکەین بە زۆر شت فێربووم لەم بۆنەیەدا. پرسیارەکانی ئەم پێشبڕکەیە بریتی بوو لە مێژوو، زانیاری لەسەر شارەکانی کوردستان، کولتور، سترانی کوردی و نووسینی سۆرانی و لاتینی. بەشداربووان زۆر بەکەیف بوون کە بەشداریان کرد لەم بۆنەیە. دهنەکاندا خەڵکی ئالیکاریان کرد یەن دنجی منش بەرخۆڤە پێدەرخست. من شتی جیاواز فێربووم وەکو چه جۆرە ڕووبارێک لە کوردستان هەیە و چەند جۆر جەژن هەیە. تەمەنی ئەم بەشداربووانە 9 بۆ 17 ساڵ بوو. گروپەکانیان بە ناوی ڕۆژاوا بوو بۆ تیمی کوڕان و ستران بۆ تیمی کچان. لە کۆتاییدا تیمی ستران بردیانەوە. هەڵبەت لەبەر ئەوەی زۆربەی وەڵامەکانیان دروست بوون و بۆیش زۆر خەڵاتیان وەرگرت. سەما دزەیی دەنجی ئەمریکا. و هەتا ڕۆژە هەیمی سڵاوین گەرمجێ تەڤایە کارمەندن بەشی کوردی دەنگی ئەمریکا خدا حافظ.